لە وێبسایتی وەزارەتی سامانە ڕادەگەێنێت ئەو هەمان دەیبینی ئەم مانگە بڕی چەند نەوت هەنار دەکراوە و پارەکە چەند بووە کە ڕەوانەی وەزارەتی دارایی کراوە بەڵام داهاتەکانی تر چەندە و ئەو نەوتەی تر کە ئێستا مەسەڵەن ینی من بەڕاستی ڕۆژێک لە ئەنجومەنی ژیان باسم کرد یعنی گوتم لە گوندی بەنێنان بووم لە بەرامبەر ئەو گوندە کە وەرگۆسکی هەیە و مەسفایەکی گەورەی لێیە 200 تانکەری لێ بووە وتم کاکە ئێمە نازانین ئەم تانکەرە نەوتانە ئەم نەوتەی بۆ چێ دەبن چ نەوتێکە بەچی دەفرۆشن بە چەند دەفرۆشن پارەکەی بۆ چییە جا ئەوەش نەتەمەن کاکە خۆ چەند جار باس کاکە حزب ینی هەیە بەشە حسەی هەیە لە نەوتدا قەناعەتم هەبووە بە هەمووی بەڕاستی ینی قەناعەتم بە هەمووی هەبووە ئێستا ئەدەرە بۆ خەڵکم ڕوون دەکردەوە بەڕاستی بەڕۆشنی باسم دەکرد و بە دڵنیاییشەوە بەرگیشم لێ دەکرد بەڵام نەخێر ئەمن بەڕاستی هەموو ئەو داهاتەی کە هەرێمی کوردستانە بڵێ هەموو ڕۆشنە بەڕاستی هەموو ڕۆشن نییە و ئێمە بێچێک لە قسەکانی ئەمڕۆ کە کرا ئەمە بووە. وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەڵوێستی حیزبەکەی لەسەر